دۆسەی دووهەمی ئەم شەومان دەکەینەوە ئەویش بێبەشکردنی پێکاتەکانی هەرێمی کوردستانە لە خۆ هەڵبژاردن بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان. ئەم عێراقە دەیانەوێ دەسەڵاتدارانی عێراق مەبەستمە دەیانەوێت تەواوی عێراق لەگەڵەوەی گەلانی عێراقی تا ئێستا گەلی عێراق نییە شتێک نییە بە ناوی گەلی عێراق تەواوی گەلانی عێراق بێبەش بکەن بە یەک ڕەنگی بکەن یەک پێکاتە یەک ئاین یەک ئاینزا کەواتە دۆخی عێراق بەرەو چۆ دەچێت و ئایا کاردانەوەی پێکاتەکان چی دەبێت سەبارەت بە بڕیارە نادەستوریەکەی دادگای فێدرالی لەسەر ئەم بابەتە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر دەکەین میوانەکەمان زۆر بەڕێز ئانۆ جەوهەر سەرۆکی هاوپەیمانی حامەرابی ڕاستەوخۆ لە ستۆدیۆی ژووری هەواڵ لە لامان میوانە کاگانە زۆر بەخێر بێن گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان ئێوە دەڵێن یەکێتی بۆ دژایەتی ئێوە بە پشتیوانی دادگای بەناو فیدرالی زوڵمێکی مێژوویی کردووە یەکێتی بۆ دژی ئێوەیە پێشەکی زۆ سپاس دەکەم سەرچاو جەنابی حاکم ڕەمەزان پیرۆز بێت ڕەمەزانی هەموو خەڵکی کوردستان پیرۆز بێت بۆ هەمومان پیرۆز بێت ئێمە ئەو شتەی کە برایانمان هاونیشتیمانمان لە وڵات ڕێزی لێ بگرن ئێمەش ڕێزی لێ دەگرین هەروەها بە پێچێوانەشەوە ڕەمەزانتان پیرۆز بێت ئینشاءالله خوای گەورە نوێژ و تاعاتان قبول بکاتن سەلامەت سپاس یەکێتی برایان لە یەکێتی ئەم بڕیارەیان کەدا لە بەرژەوەندی خۆیاندا لەبەر بەرژەوەندیەکی کاتی بۆ مەرحەلەیەکی 4 ساڵی دەورەی دادەی پەرلەمانی کوردستان پێیان وایە ئەوان بە مەفهومی وان بە تێگەیشتنی ئەوان کە ئەگەر کورسی کۆتایەکان نەمینێ کەواتە ئەم بڕیارە لە بەرژەوەندی وانە بەڵام بە دڵنیاییەوە نەمانی کورسی کۆتایەکان لێدانەکە لە پێکەوە ژیان لە کوردستان هەڵەیەکی مێژوویە کە لەم بەپێ ئەم شەکوایەی کە سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان پێشکەشی محکەمەی ئیتیحادی کرد و لە محکەمەی ئیتیحادی بە بڕیارێکی نادەستوری ناقانونی و نائینسانی کورسی کۆتایی کلدان و سریان و ئاشووری و ئەرمەن و تورکمان مەسیحی و تورکمان هەڵوەشاندیانەوە ئەم بڕیارێکە بە زەرەر دەگەڕێتەوە بۆ هەموو کوردستان لەبەر ئەوەی نوێنەرایەتی ڕاستەوخۆی سیاسی هاوبەشەکانتان لە نیشتیمان ئیلغاتان کردەوە کەواتە ئەگەر پێیان وایە هەندێک برادەر لە یەکێتی ئەمە وەکو ڕەقەم بۆوان قازانجە لە بۆ 4 ساڵی دادێ بەڵام ئەمە زەرەرێکی گەورەیە بۆ کوردستان لەبەرەوە یەکەمین جارە لە تەجروبەی سیاسی کوردستان دوای نۆهەتویەک دوای ڕاپەڕین تاکو ئێستا زوڵم بکرێ بەرامبەر بە پێکهاتەکان و ئەم زوڵمە لەلایەن حیزبێکی کوردستانی ئاراستە کراوە بەرامبەر بە هاوبەشەکانیان لە وڵات زۆر باش کاگانە با بێمە سەر بڕیارەکەی دادگای فێدرالی بۆ خۆ دەزانی لەو 329 کورسی کە لە پەرلەمانی عێراقەیە 9 کورسی بۆ پێکاتەکان دانراو ئەمە هیچ عیبێکی تیانە بۆ لای ئەوان تەنانەت بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کورسی پێکاتەکانی شەیە خێرە کورسی پێکاتەکان بە دیاریکراوی لە هەرێمی کوردستان نایهێڵن بۆ ئەمە لێدانێکە لە کیانی هەرێمی کوردستان لە ئەم واقعی پێکەوەی ژیان کە هەیە لە کوردستان کە بوویتە یەکێک لە خاڵە بەهێزەکانی هەرێمی کوردستان لەسەر ئاستی نێودەوڵەتی و بەتایبەت لە بابەتی ئەوەی کە هەموو دنیا هەموو ڕێکخراوەی دەوڵەتیەکان باش دەزانن بە ڕەقەم چۆن کریستیانەکان ئەیزیدیەکان کاکەیەکان سابی ئەیمەندایی زەردەشتیەکان بەهائیەکان گشت ئەم ئاینانە ئەم پێکهاتانە ئەم کەمە نەتەوایەتیانە ئەم کەمە ئاینیەکان کە بابرێن ئەقلیات دینیە و ئەقلیات قەومیە ئەوە بەپێی اتفاقاتی نێودەوڵەتی و ئێمە پێ دەرێن پێکهاتەکان بەپێ ئەم زاراوەی کە بەکاردێنین لە کوردستان ئەم پێکهاتانە لە سەرتاسەری عێراق
لە دوای 2023 لە دوای ئەم شەڕە تائیفیەی لە عێراق ئەم زەعیفبوونی دەوڵەت و نەمانی دەوڵەت هەمویان ڕوویان کردەوە هەرێمی کوردستان کە لە هەرێمی کوردستان لە دێر زەمانەوە ئەم پێکەوە ژیانە هەیە ئەوان ویستیان هەرێمی کوردستان لێ بدەن لە خاڵێکی زۆر ئەساسی لە بەهێزی هەرێمی کوردستان بۆیە ئەم بڕیارەیاندا دوو ئەوەی دەبینین یعنی ئێمە هەنگاو بە هەنگاو ئەم بەڕێزانەی کە لە بەغدان لە مەحکەمەی ئیتیحادی کە هیچ فەرقی نییە لە هەڵس و کەوتەکانی هەنگاو بە هەنگاو لە مەجلیسی قیادەی ثەورەی پێشتر بەڕاستی دەمانگەینینە کامش خەیاڵیان خاوە ناگەینە ئێمە ئەو مەرحەلەیە وەکی مەجلیسی تەشریعی و تەنفیدی پێشان وەکو ئەوەی دوای 75 چۆن دوای اتفاقیەی جەزائیر هیچ مانایەک نما لە بۆ ئەو حکومە ذاتیەی کە کوردستان هەیبوو ئەوان دەیانەوێت جارێکی دیکە حکمێکی شمولی مەرکەزی لە بەغدا بیچەسپێنن و ئەمەش طبعا دەگەڕێتەوە بە خراپە بۆ هەموو گەڵانی عێراق وەک جەنابەت فەرمووت دوای ئەوەی کە پێشترش باسم کردیە دوای شۆڕشی مەزنی ئەیلول جەنابی بارزانی نەمر شعاری الديمقراطية للعراق والحكم الذاتي لكردستان برزي كردو وەک شعاری شۆڕش بۆ لەبەرەوە جەنابی بارزانی نەمر باش دەیزانی ئەگەر دیموکراسی نەبی لە عێراق حکمی ذاتی نابێت لە کوردستان حکمی ذاتیەکی ڕاستەقینە دەبی نخبەی حاکم لە عێراق باوەڕی بە دیموکراسی هەوی بە نظامی دیموکراسی ئەنجا دوای ئەوەی کە اتفاقیە یازدەی ئێستا ئێمە یادی اتفاقیە یازدەی ئازار بوو دوێنێ کە اتفاقیە یازدەی ئازار مۆرکرا ئەم کاتە بە هێزی شۆڕشی گەورەی جەنابی بارزانی نەمر حکمی ذاتیەکی حەقیقی بۆ ماوەی چەند ساڵێک دروست بوو ئەمایان قبول نەبوو لەبەرەوە مێشکەکانیان لە ڕووی تەقبولی دیموکراسی قبولیان نەکرد هەستیان چیان کرد 75 اتفاقیە جەزائیریان کرد چەندین لە زەوی عێراقیاندا وڵاتێکی دراوسێ خۆیان تووشی شەڕی 8 ساڵیان کرد دوای ئەوەی کوشتنی بە ملیۆنەها کەس لەم لاو لەم لا دوای ئەوە خۆیان تووشی احتیلالی کوێیت کرد دوایە خۆیان تووشی حیسارێک کرد 1 ملیۆنی طفلی عێراقی لە برسان مرد دوای ئەوەی 2003 نازانم بەدەیان دەوڵەت تەحالفەکەیان دروست کرد دیکتاتۆریان شکاند ئێستا ئەم بەڕێزانەی لە بەغدا نایانەوێت لەو تەمزریبە فێر بن عێراقێکی مەرکەزی شمولی دیکتاتۆری جارێکی دیکە کارسەیەکی گەورە بەسەر هەموو عێراقیەکان باشە زۆر باشە کاک ئانۆ ئێوە بۆ خۆ دەزانی ینی قەداسەتی پاپاش هاتە عێراق چاوی بە مەرجەعیەتی شیعەش کەوت هاتە هەرێمی کوردستانیش بەڵام پرسیارەکەی من ئەمەیە لە دوای ئەم بڕیارە نادەستوری و نایاساییەی بە ناو دادگای فدرالی کە هیچ جیاوازیەکی بۆ خۆ دەزانی لەگەڵ محکەمەی سەورە نییە باشە ئێوە بەنیاز نین هەم پەنا بۆ قەداسەتی پاپا بۆ نەتەوەی یەکگرتوەکان بۆ وڵاتانی ئەوروپی بۆ ئەمریکا بۆ ئەوەی زەختێک بکەن کە ئیتر چیتر ئەم دادگای فیدرالیە زوڵم لە تەواوی گەلانی عێراق نەکات ئەم محکەمەی فیدرالی ئێستا محکەمەیەکە کە لە ڕووی دروستبوونی بووتە دیفاکتۆیەک بەڵام هەر لە ئەگەری دروستبوونی هەندێک بابەتی نادەستوری هەیە باشە محکەمەی فیدرالی کە دانراوە وەک ئەمڕۆ جەنابی حاکم عەبدوڕەحمان زێباری باسی کرد کە ئەمڕۆ بەخۆشی دەستی لە کار کێشاوە لە محکەمەی ئیتیحادی محکەمەی ئیتیحادی ناوی محکەمەی ئیتیحادیە کە دروست بووە بۆ ئەوەی سیستمی ئیتیحادی سیستمی فیدرالی بپارێزی لە عێراق نەک ئەوەی سیستمی مەرکەزی مادەی 110 لە دەستوری عێراقی بەهێزتر بکاتن لە ماواتەکانی دیکە لە دەستوری عێراقی ناکرێت ئێمە دەستور وەکو کەشکولێک بەکاربینین وەکو منیوی مەطعەم ئەو سوپەم بەدڵە ئەم خواردنەم بەدڵە ئەم شیرینەم بەدڵە ئەوەی دیکە منیوەکە فڕێ بدەم دەستور منیو نییە بە کەیفی خۆت ئەوەی بەدڵت بۆ خۆت ئەوەی کە پێت خۆشە وەربگری ئەوەی دیکە فڕێ بدەی ئێمە دەنگی خۆمان وەک کریستیانەکان وەک لەگەڵ برایانی تورکمانمان باشە نگایان دیتە نوێنەرانی وڵاتان لە کوردستان کۆبوونەوەی فراوانمان کردیە خۆپێشاندانی فراوانمان کردیە کۆبنەوە لەگەڵ نوێنەرانی وڵاتان کردیە نامەمان ناردیە بە نوێنەرەکانی وڵات نامەمان نارد بۆ بەڕێز سەرۆکی کۆمار وەکو ئەوەی لە مادەی 67 لە دەستور کە ئەو حامی دەستورەوە هیچ
وڵاممان نەبوو لە سەرۆکی کۆمار و هیچ تەداخولێک نەکرد بۆ ئەوەی بەرگری لە پێکهاتەکان بکاتن بەڵام ئێمە واز ناینین لە مافی خۆمان واز ناینین لە مافێک کە هاتووە بە خوێنی شەهیدان کە زیاتر لە 500 لە گوندەکانی ئێمە لە شۆرشەکانی ئەیلول و گۆڵان سووتێنران و ڕوخێنران لەلایەن بەعس و جەیشی بەعس و بەسەدان لە ملەتی ئێمە کوژران و شەهید بوون و جیران لە سزنەکانی بەعس بۆ ئەوەی ئەمڕۆ کەسێک بێ یان حیزبێک بێ لەبەر ئەوەی ئەم حیزبە هەر جارێک بەهێز بیتن وەکو پێشتر لە گەزانت باس کردیا یاسای هەڵبژاردن بەهێز بیتن یاسای هەڵبژاردنەکە بۆ خۆی بەرین دەکا هەندێک زەعیف بیتن یاسای هەڵبژاردن چا دەکاتن تون دەکاتن یاسای هەڵبژاردن کراسێک نییە بە پێ حیزبێک گەورە و بکرێ یان بچووک بکرێتەوە زۆر باشە زۆر بەڕێز ئانۆ هەر سەرۆکی هاوپەیمانی حامۆرابی گەلە گەلێک سوپاس بەەوە بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس وێەوە شەوتان باش.